ڕۆحی نەتەوایەتی زۆر کەم بووەتەوە لە ناو کۆمەلگایە. هۆکارەکەی ئەوەیە فەسادەتەیە گەندەڵی هەیە، ڕێز لە شەیدان ناگرێت، لە کامندام ناگیر، ڕێز لە موچۆخۆر ناگیر، ڕێز لە تەقاوت ناگیرێ، ئەمانە هەمووی وەتەوە کاریەوە. وەڵایەتیمان نایە هیچ لە داخی پارتی چێکی ئەمانە حکومەت نین، ئەمانە داگیرکەرن. ئەی داگیرکەرن کاکە، کامیان باشە وەرە بەس پێم بڵێ. نیشتمانی چوینێکی خەڵکی لێرە ئەگەر کابرا نیشتمانی خۆش بێت گەنجێکی ئەوە لێ ئاچێ بۆ ئەوروپا، ئەبێ ئەوان بەجێی ئەمێتەوە بم لە تاو بیر بکەنەوە بم بڵێن ئەم وڵاتە باکەم گەنجی ڕابکە بۆ خارج. گەنجمان نەما، هەموو گەنجمان ڕای کرد بۆ ئەوانە هەموو سەروەتی ئەم وڵاتەن. ئەسا هەموو لەوێ وان لە ئەوروپا خۆیان فەقیهی وایە هەر هیچیشی دەست ناکەوێت، بەڵام ڕادیشە بوێت نەکوێرە. ینی ئیتیمان شێسە تۆ ئاو نییە و کارەباوە نییە و ژیانی نییە و کەساباتی نییە، ئیتر وڵاتە بە من چی؟ وڵاتی من لە برسا بمرم، من وڵاتم بۆ چییە بە برسێتی؟ ئەوە حەقیقەتە. ینی تۆ ژیان هەشوێنێکاویت لە ئەوروپاوی لێرەوی لە هەشوێنێکاوی، ئەگەر ژیانی خۆش بێ هەری وڵاتی تۆیە. بەڵام تۆ ژیانی نەبێت لە وڵاتێکە برسی تین و ڕوت و ڕەجاڵ، یعنی ئەو چه ئیتەمایەکە بۆ وڵاتەیە بێت. حاشە هەڵ نەگرێکەوە خەڵک هین دڵسۆزی خۆشەویستێکی بۆ خاک و نیشتیمان نەماوە. وەرە جاران خەڵک لەسەر کوردایەتی خۆی بەکوشت، وەرە ئێستا باسی هزار کوردایەتی کە خەڵک هەر جۆشی پێنادا لەبەروی ئەزانیی ئەمەنە زوڵم و زۆرداری زۆرە، ئەمەنە زوڵم و زۆرداری هەوەتە حتاوەمان لاتوێ سەر لە میدیاکانە جۆمان لێتیڵێ ئاوی ژێر زەویش کینی بۆ داێن پێوەری بۆدان. وڵای ترمە دو ئاگامان لە خۆمە پێوەرمان بۆ هەناسەکانیشمە بۆ دانن. ئەو کارە ئەوەی سە خەڵک وەکو میزەڵان فویتەکرا و تەنگا و خەریکە تەقێتەوە هی ئێفتا نییە، هی 91 و 92 94 هی ئەو کاتەیە لەگەڵ ڕێزما، هی ئەو کاتەیە کە منی با بڵێن منی حیزبی عەرزەیەکی یامێ باشە، سلفەیە یامێ، شیشی یامێ، چیمەنتۆیە یامێ، بەس لەبەری حیزبیم خاونێکی من لە پاڵ هاوپیشەکەمە کە هەوان ئیشی منی هەیە، بەڵام ئەوە لەبەری حیزبی نەبوو هەلێک دەچێت یامایەوە. ئینتیمای نیشتیمانی من بۆچی بوو؟ من ئینتیمای نیشتیمانیم نەبوو، من نیشتیمای حیزبیم بوو. هاوڵاتێکەش کە ئینتیمای نیشتیمانی هەبوو بووتەوە کاڵە بوویەوە. وامالیاتوە بێتاقەت بین. 40 ساڵە من گوێ لەم درۆ دەرەستەیەگرم بە خەڵک نایە. حتا ساڵە من شۆڕش دروست نەبوو خەریکی ئەم درۆ دەرەستەین بە ئەمە نایە قسەی لێ بکەین.